13 ساڵە دەست بە دروستکردنی دووسایدی شەقڵاوە سۆران کراوە کە خۆی دەبینێتەوە لە ڕێگای هامڵتۆن، بەڵام ماوەی 7 ساڵە کارکردن تیایدا وەستاوە و بەشێک لەو کارانەی لە قیرتاوکردنی ڕێگاکەدا کرابوون ئێستا ئەوانیش هەڵوەشاونەتەوە. ئەو ڕێگاوبانە ئەلحەقەن پێویستە حکوومەت ئاورێک لەو ڕێگاوانەوە بداتەوە، چونکە لەبەرەوەی هاتوویەکی زۆر لەسەرە و قەڵەباڵغێکی زۆر لەسەر پێداچی زۆر لێ دروستە بیت. بەخوا گەر هات بە بۆی تەواو کردمانە و ڕێگایە زۆر خۆشتر و کاسەکارە ناسایی بۆ تەواوی میلەتەکەمان دەبوو. ڕێگایەک بوو چارەسەر بۆ ڕێگە لە شەقڵاوەکە لا بچێ زۆر باشە بوو، کاراسانی بۆ خەڵک کرابە. ئەو ڕێگایە تەواو بکرێتن بە تایبەتی ڕێگای ماوەران زۆر قازانجێکی باشە بیتن لەو هاوڵاتیان، چونکە ئێستاکە لە کاتی بۆنەکان بە تایبەتی جەژنی نەورۆزە ئەوانە هەمووی کە خەڵکەکە ئەگەر تۆ جاروێ نزیکەی تا دووریەکەی هەتا کنەمە دێتن، یعنی لەو دیۆڕات نزیکەی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر ئەو دووریە دێتن، بەس خەڵکەکە چاوەڕێیەکە ڕائەوەستی. دووسایدی شەقڵاوە سۆران 3 تونێل لە خۆ دەگرێت کە بە تەواو نەکراوی ماونەتەوە. تونێلی میراوە و ماوەران کە هاتوچۆی تیا دەکرێت هیچ ڕووناکێکیان بۆ دانەنراوە و زۆر تاریکن. ئەمە شوای کردووە چەندین جار ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە. ئەو تونێلەکە پێرێن تونێلی میراوە ڕووناچی تێدانیا، هێماکانی هاتوچۆی تێدانیا، هەروەها تاریکیشە چەند جار عادسە لەناو ئەو تونێلە ڕووەدا بەوەی نەبوونی هێماکان و ڕووناچی. بەێ وەڵی لەبەر تاریکیە کە داخلی تونێلی چاوت تێکەچتن حادیسە زۆر لێ ڕۆداتن ڕاستی. ئەم بەخۆم عادیسەم لێ دیتێ وەڵا بەخۆم عادیسەم لێ کردیە کە داخل بمە عادیسەی لێ بیتن ڕاستی. ڕێگای هامڵتۆن بە یەکێک لە ڕێگا استراتیژیەکانی هەرێمی کوردستان دادەنرێت کە بە درێژایی 180 کیلۆمەتر لە پارێزگای هەولێر درێژ دەبێتەوە تاوەکو خاڵی گومرجی حاجی ئۆمەران. یەک سایدی ڕێگاکەش لە زۆربەی شوێن وای کردووە زۆرترین ڕووداوی هاتوچۆ دروست ببێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شەقڵاوە.